لە قەزای شارەزور خولێکی ڕاگەاندن بۆ ئارەزومەندانی بواری میدیا و ڕاگەاندن بە سەرپەشتی ئەکادیمی تۆڕی میدیای کۆمەڵ و باوکاری دەستەی ڕاگەاندنی سنووری قەزای شارەزوری کۆمەڵی ئیسلامی باوکاری گروپی هێما کرایەوە. خولەکە زیاتر لە 8 ئارەزومەندی بواری ڕاگەاندن تێدا بەشدار بوون و بێ بەرامبەر بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. ئێمە وەک دەستەی ڕاگەاندنی ئەنجومەنی قەزای شارەزوری کۆمەڵی ئیسلامی بە هەماهەنگی لەگەڵ گروپی هێما بەکاری میدیایی هەستان بەکردنەوەی خولێکی 3 ڕۆژەی ڕاگەاندن بۆ ئارەزومەندانی بوارەکە. هەڵبەت ئامانج لەکردنەوەی ئەم جۆرە خولانش پێگەیاندنی هەموو کەسانەیە کە حەز و ئارەزوو خولیان هەیە لە بوارەکەدا. خۆشیمانەیە بۆ سەرپەرشتیارانی خولەکەمان تۆڕی میدیایی کۆمەڵ دەستخۆشییان لێ دەکەین کە سەرپەرشتی خولەکەیان گرتە ئەستۆی خۆیان. نزیکەی 80 فێرخواز بەشدار بوون، 63 فێرخوازیش بڕوانامەیان پێدەدرێت. ئەم ڕۆژ کۆتا ڕۆژە و دەست دەکرێت بە دابەشکردنی ئاهەنگی بڕوانامەی پێدانی بڕوانامە بە فێرخوازان. گەرنترین تەوەرەکانی خولەکە پێگاتمون لە هەڕەشەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بەردەم کاری میدیا و ئیتیکی ڕۆژنامەگەری و سیفەت و تایبەتمەندی ڕۆژنامەنووس کە بە شێوەیەکی تیۆری و مەیدانی لەلایەن چەند مامۆستایەکی پسپۆڕ و بە ئەزموونەوە وترایەوە. مامۆستایەکی خولەکە بە گرنگیەوە باسی ئەو جۆرە چالاکیانە دەکات و بانگاوێکی گرنگی دەزانێت بۆ ئەو کەسانی کە دەچنە بواری ڕاگەاندن. کردنەوەی ئەم جۆرە خولانە و لەم کاتانەدا کە ئیعلام ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی گرنگ بەخۆیەوە دەبینێ و لەم ناوچانەشدا کە بە شێوازێک دوورن لە سەنتەری شارەکانەوە کردنەوەی ئەم خولانە هەنگاوێکە بۆ ئەوەی کە ئەو کەسانەی کە چنە بواری ڕاگەاندنەوە ڕۆشنبیریکی ئۆتۆیان لا دروست ببێەوە زایدەن ئەم خولانش لەم ناوچانەدا بە شێوازێکی بێ بەرامبەر دەکرێنەوە. مەژوای کردووە کە خەڵکانێکی زۆر لەم خەیرانەدارایە ڕووبکاتە ئەم خولانە و لە داهاتوویشدا بتوانن کەسانێک کە لە ڕووی پیشەیی و لە ڕووی ئەکادیمیەوە تا ڕادەیەک شارەزا ببن و بتوانن ئەو پەیامانەی کە خەڵک هەیەتی لە ناوچەکەی خۆیانە بیگەێنە لایەنی پەیوەندیدار. دوابەدوای خولەکە لە مەراسیمێکی تایبەتدا بڕوانامەی بەشداربوون و ڕێزلێنان بەخشرای ئامادەبووان. فێرخوازانیشی وادارن ئەو جۆرە چالاکیانە لە سنووری قەزای شارەزور گرنگی زیاتری پێ بدرێت. من وەکو بەشداربوویەکی خولەکە بە شێوەیەکی ئەکادیمی نەمتوانی بەشداری کورسەکانی ڕاگەیاندنی بکەم بۆیە هاتوومەتە ئێرە دەستخۆشیم بۆ گروپی میدیایی هێماوە ئەنجومەنی قەزای شارەزور هەیەکە هەستان بەکردنەوەی ئەو خولە سوودێکی زۆرم لێ بینی ئەتوانم لێرەوە ببمە ڕاگەیاندنکارێک و پێشکەشکارێک ناڵم سەرکەوتووە بم بەس ئەتوانم ئاستێکی سەرکەوتوانە پێشکەش بە سنووری قەزای شارەزور و دەوریوبەری بکەم. ئیشەڵا ئێمە ئەو پۆلە گەنجین کە شارەزور بنیاتەنین و بناخەیەکی ئێجگار بتە و دروستەکەین بۆ ئەوەی شارەزور و شارەزوریەکان بکەینە دەستێک و ببینە پێشەنگی بواری ڕاگەیاندنی. سوهەیب محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارەزور.